بە ئامادەبوونی 22 ئەندام لە کۆی چلیۆک ئەندامی ئەنجومەنەکە و غیابی سەرۆکی ئەنجومەنی پارێزگای کەرکووک هەوڵی کۆبنەوەکانی ئەنجومەنی پارێزگا لیستە جیاجەکانی ئەنجومەنی پارێزگای کەرکووکی کۆکردەوە و لە کۆبوونەوەکەدا چەند بڕیارێک بۆ کاراکردنەوەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک دران. کۆبوونەوەی ئەمڕۆی ئەنجومەنی پارێزگای کەرکووک کە تەشاوەری بوو ڕاوێژکاری بوو بە ئامادەبوونی زۆرینەی ڕەهای ئەندامەکانی کراوە. تایدا باس لە کۆمەڵێک پرسی گرنگ کرا لەوانە مەسەلەی کاراکردنەوەی ئەنجومەن و لیجانەکانی مەسەلەی ڕێککەوتن لەسەر دەوری ڕقابی مەجلس کە داگیری کراوە لەسەرەوەی کەوە دەبێت لیژنەکان کارا بکرێن و لیژنەکانی مەجلس بە ژێرەی پەیڕەوی ناوخۆی مەجلسی محافظە. خاڵی دومیشی ئەو دەنگۆیانە و ئەو قسانی کە باسەکرێ لایەن هەندێک بەرپرسی شارەکە و بەندێک ڕاگەاندنەوەکەوە مەجلس لە کار کەوتەوە توانای کارکردنی نییە ئێمە ئەوانە بە دەور دەخینەوە چونکەوە تەنیا هەوڵێکە بۆ پەردەپۆشکردنی ئەو کارەنا یاسایی و نائیداریانی کە دوور لە چاوی ئەنجومەن دەیکەن. سێم ئێمە هەمومان لەسەر متفقین کە حوارێک دەست پێ بکەین گفتوگۆ دەست پێ بکەین بۆی کە چۆن بتوانین مەجلس بەتابەتی ڕیاسی مەجلس و پاشانیش پۆستەکانی تر ڕێککەوتنی ئێستا بکرێت تەفعیل بکرێت. نوێنەری پێکاتەکان لە ئەنجومەنی پارێزگای کەرکووکیش جەخت لەسەر پێویستی کاراکردنەوەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک دەکەنەوە و ڕاشی دەگەیەنن. ئەفلیسکردنی کۆبنەوەکانی ئەنجومەنی پارێزگا لە ڕابردوودا لە بەرژەوەندی کەرکووک نەبووە. دەرگاکرایە بۆ گفتوگۆ بۆ هەموو لایەنەکان کە قسەی خۆیان بکەن و هەر کەسێک ئەوە بۆ ئەوەی کە ئێمە ویستمان ئەنجامی بین بۆ ئەوەی نیشانی دەین کە مەجلیسەکە کارەکاتەوە بە خەڵک بڵێنەوە برا ئێمە ماوین و ئەبێ کاری خۆمان بکەین و ئەو خروقاتانەی کە ئەکرێ دیارە ئەمە کۆمەڵی خروقاتی ئیداری هەیە کە دەکرێت ئەم ئیدارە بە تەنها بۆ خۆی و سربەخۆ کارەکانی خۆیانەکەن. نحن نعاني من مشكلة كبيرة هو غياب مجلس عن الإدارة. ئێمە بەدەست کێشەیەکی گەورەوە دەناڵێنین کە ئەویش دابڕانی ئەنجومەنی پارێزگای کەرکووکە لە ئیدارەکەی. ئەنجومەنی پارێزگای کەرکووک دووچاری ئیفلیج بوون کراوە. ئەنجومەنەکە کۆبوونەوەی نەکردووە و هیچ بڕیارێکی نەداوە. نەیتوانیوە ڕۆڵی چاودێری خۆشی بگەڕێت بۆ سەر کارەکانی ئیدارەی ئێستای کەرکووک. بۆیە بە پێویستمانزانی ئەم کۆبوونەوەی ساز بکەین تاوەکو میکانزمی کاراکردنەوەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک دابڕێژین. سەرۆکی ئەنجومەنەکەش ئاگادار بکەینەوە کە دەست بەکار ببێتەوە تاوەکو بتوانین پێش بەو پێشەکاریانە بگرین کە لە کەرکووک لە بوارە جێجاکاندا ڕوو دەدەن. بەهۆی لێکەوتەکانی ڕیفراندۆمەوە ماوەی زیاتر لە ساڵێکە کارەکانی ئەنجومەنی پارێزگای کەرکووک پەکی کەوتووە و ئەنجومەنەکە ڕۆڵی چاودێری خۆی ناژێڕێت و بەشێک لەوە کاری فلیسبوونی ئەنجومەنەکەش بایکۆتی سەرۆک و بەشێک لە ئەندامانی لیستی برایەتی کەرکووک بووە کە لە هەولێرن و ئامادە نەبوون بۆ کەرکووک بگەڕێنەوە بە بەهانەیەوەی کەرکووک لەیان هێزە عێراقیەکانەوە داژی کراوە. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.